ڕۆژانێک نەوتی شاری کەرکووک لەم بۆریەوە بەناو گەڕەکی پەنجە عەلی پارێزگاکەدا تێپەڕیوە، بەڵام هیچ کات داهاتی ئەو بۆریە بۆ دانیشتوانی گەڕەکەکە و کەرکووکیەکان هیچ خێرێکی نەبووە. سەلماندنی ئەم وتەیەش بینینی دیمەنەکانە. والله المجاري مو زينة، مجاري تشوف المي كله برا والله، وريحة ومجاري مو زينة، وسخة. اي والله وسخة، والشوارع حيل وسخة. احنا خدماتها قليلة، حيل قليلة. اي طبعا خدماتهم حيل قليلة، يعني مجاري ماكو، كهرباء قليلة. هسه عملنا أدون هوا جت الكهرباء طفت عندنا. اي يعني ولا المي قليل، المي يعني يجي كل نهارين والثالثة يجيك المي، ما قاعد تستفاد، واحنا عندنا اطفال وعندنا بيت وعندنا واحد بشر ما يستفاد منه. بالصيف المي شلونها؟ والله بالصيف المي حيل مو زين. کەمی خزمەتگوزاریەکانی وەک نەبوونی ئاوەڕۆ، قیتاونەکردنی گەڕەکەکان و بڵاوبوونەوەی خۆڵ و خاشاک لە گرنگترین کێشەکانی پەنجە عەلین، بەڵام بەهۆی بێهیوابوونیان ئامادە نین داواکاریەکانیشیان ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان بکەن. والله بەڕاستی بۆن و بەرامی هەیە و بۆنی ناخۆشە و ینی خدەماتی نییە و بۆ ئەوانەی ینی بەڕاستی پێمان ناخۆشە، پێ بێزارە بین پێ. والله داوامان ئەوەیە ئەم زبڵوینە دایمەن پاکیکەن و دایمەن ئاوینەکەمان باش بێت، لەخوا بە زیاد بێ ئاوینەکەی سە ئاو باشە. ئەم بۆن و بەرامە بۆنە ناخۆشە بەڕاستی. سەلام وەڕەحمەت، ینی بێزار بێت لە بۆنەکە. بەرە والله کەرکووک حەیفە ینی ئاوها پشتگوێ بکرێت، ئەبێ خەدەمات و پاک و تەویسی دایمەن ڕیشکات. لە ماوەی ڕابردوودا چەندین جار بەڵێنی چارەسەرکردنی گرفتەکانی ئەو گەڕەکە کوردیانە دراوە، بەڵام ئەو بەڵێنانە هەرگیز نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. کاندیدی ژمارە 2 لیستی مەشغەڵ ئامانجێتی دوای بەدەستهێنانی بنمانەی دەنگدەرانی شاری کەرکووک کار بۆ ئاوردانەوەی و لایەنە پەیوەندیدارەکان لەو گەڕەکانە بکات. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.